سڵاوتان لەبێتۆم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. باگەشتی هەوڵەکانی سەرلەبەیانی ڕۆژی پێنجشەممە هاتوونەتەوە خزمەتان سەرەتا سەردێڕی گرنگترین هەوڵەکان. ئەعدامی سێ بەندکراو لە زیندانەکانی سەقز و سنە، گواستنەوەی جوتیار ئەشرەفزادە بۆ زیندانی نەغەدە، ساڵڕۆژی کارەساتی شیناوێ لە پیرانشار و زامی لە بیر نەکراوەی قوتابیان، درێژەی دەست بە سەرکرانی سامان یاسین لە زیندانی کەرەج، کۆبوونەوەی بەردەوامی کرێکارانی ڕەسمی نەوت لە ئاغاجەری، بەیانیەی ڕێکخراوە کرێکاریەکانی ئێران بۆ پشتیوانی لە کرێکارانی ئیسفەهان، راپۆرتی لێبوردنی نێودەوڵەتی سەبارەت بە دەستدرێژی سێکسی بۆ سەر خۆپیشاندەران و خۆپیشاندانی پزیشکان و پەرستاران لە ئیتالیا. درێژەی هەوڵەکان. ئێعدامی سێ بەندکراو لە زیندانەکانی سەقز و سنە، بەیانی چوارشەممە 15 مانگی سەرماوەس، حکمی ئەعدامی بەندکراوێک بە ناوی کەماڵ ئێلهامی تەمەن 43 ساڵ لە زیندانی سەقز و دوو بەندکراو بەناوەکانی خالیت ڕۆحی و سیروس حەیدەری لە زیندانی سنە جێبەجێکرا. بەپێی راپۆرتەکان کەماڵ ئێلهامی مانگی خەزەڵوەری ساڵی 98 تاوی دەست بەسەر و لەلایەن دادگای تاوانەکانی پارێزگای کوردستان بە تۆمەتی ڕفاندن، دزینی کەرەستەی پۆلیس و دەستدرێژی سێکسی بۆ سەر سەربازێک لە سەقز بە ئێعدام مەحکوم کرابوو. لەلایەکی دیکەوە سیروس حەیدەری 12 ساڵ لەمەبەر بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەز دەست بەسەر و بە ئێعدام مەحکوم کرا. هەروەها خالیت ڕۆحیش 4 ساڵ لەمەبەر بە هەمان تۆمەت دەست بەسەر و لەلایەن دادگاوە بە ئێعدام مەحکوم کراوە. گواستنەوەی جوتیار ئەشرەفزادە بۆ زیندانی نەغەدە. ڕۆژی چوارشەممە 15 مانگی خەزەڵوەر، جوتیار ئەشرەفزادە خەڵکی پیرانشار بە مەبەستی تێپەڕکردنی ماوەی بەندکرانی دەست بەسەر و ڕەوانەی زیندانی نەغەدەکرا. جوتیار ئەشرەفزادە لەلایەن دادگای ئینقلابی پیرانشارەوە بە تۆمەتی ئیجماع و تەبانی دژ بە ئەمنیەتی نەتەوەیی و تەبلیغ دژی نزام بە 3 ساڵ زیندانی تەعزیری مەحکوم و ئەو حکومان لە دادگای پێداچوونەوە بۆ 21 مانگ زیندان گۆڕدرا. هەروەها مەحوەش تەوەسولی هاوژینی جوتیار لەلایەن دادگای پیرانشارەوە بە هەمان تۆمەت بە 2 ساڵ هەڵگرتنی پەیوەندی ئەلکترۆنی مەحکوم کراوە. جێگای ئاماژەیەکە بەیانی پێنجشەممە 28 ڕازبەری 1401 تاوی جوتیار ئەشرەفزادە و مەحوەش تەوەسولی لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر و پاش لێپرسینەوە بە دانانی وەسیقە ئازاد کرا. ساڵڕۆژی کارەساتی شیناوێ لە پیرانشار و زامی لە بیر نەکراوی قوتابیان. 15 سەرماوەز ڕۆژی سووتانی قوتابیانی گوندی شیناوێ لە پیرانشارە کە بوونە قوربانی کەم تەرخەمی بەرپرسانی کۆماری ئیسلامی کچانی قوتابی شیناوێ چەند ساڵ لەمەبەر جارێک سووتان، بەڵام لە ماوەی زیاتر لە 10 ساڵدا بەردەوام لە ئاگری کەم تەرخەمی کار بەدەستانی ڕژیمدا دەسووتێن. کاتژمێر 8:30 بەیانی ڕۆژی چوارشەممە 15 سەرماوەزی 1392 تاوی چەند خولەک پاشکرانەوەی دەرگای ژووری پۆلەکانی قوتابخانە ئاگری سۆپای نەوتی پۆلی چوارمی سەرەتایی کچان کە پێک هاتبوون لە 36 قوتابی گرتە بەر و نزیک بە 30 قوتابی تووشی سووتان بوون و دوو کەسیان گیانیان لەدەستا دوای تێپەڕبوونی زیاتر لە 10 ساڵ بەسەرە و کارەساتە. بەڵێنە درۆنیەکانی کاربەدەستانی ڕژیم هێشتا جێبەجێ نەکراوە و چارەسەری پێویست بۆ قوتابیانی قوربانی دابین نەکراوە. درێژەی دەست بە سەرکرانی سامان یاسین لە زیندانی کەرەج. ڕەزا شەفاخە پارێزەری سامان یاسین ڕۆژی چوارشەممە 15 سەرماوەس ڕایگەیاند زیاتر لە 1 ساڵ بە سەرکاتی بەندکرانی سامان تێپەڕ دەبێت و هێشتا بلا تەکلیفە و بە شێوەی نایاسایی لە گرتوخانە ڕاگیراوە. پارێزەری سامان یاسین وتی دۆخی تەندروستی ناوبراو ناجێگیرە و پەروەندەکەیمان ڕادەستی کۆمسیۆنی پزیشکی کردووە، ئێستا چاوەڕێی وەڵامدانەوەی. سامان یاسین هونەرمەندی بواری ڕەپ و خەڵکی کرماشان لە ڕەوتی شۆڕشی ژینە لە شاری کەرەج دەست بەسەر و سەرەتا بە محاربە مەحکوم و دواترە و حکومە هەڵوەشێندرا. ناوبراو لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا بەردەوام بۆ ناوەندە پزیشکیە دەروونناسیەکان و زیندانەکانی ئەڤین و کەرەج گواستراوەتەوە بێ ئەوەی چارەنووسی ڕوون بکرێتەوە. کۆبوونەوەی بەردەوامی کرێکارانی ڕەسمی نەوت لە ئاغاجەری.
ڕۆژی چوارشەممە 15 سەرماوەست کرێکارانی ڕسمی شاغڵ لە ناوچەی ئەمەلیاتی ئاغاجەری بۆ جارێکی دیکە دژ بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ڕسمی نەوت خوازیاری وەلانانی سەقفی حەقدەست، وەلانانی ئاستەنگیەکانی بەردەم حەقی سەنەواتی خاننشینی، بەکردەوە دەرهاتنی مادەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پێرسۆنەلی نەوت، گەڕانەوەی ئەو بڕەپارەیە لە ساڵانی ڕابردوو وەک باش لەسەر حەقدەستەکانیان کەم کراوە و کۆتایی هێنان با دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خاننشینی. ناڕزاتی کرێکاران لە پاڵاوگەی ئابادان. کرێکارانی شاغڵ لە پاڵاوگەی ئابادان ڕۆژی چوارشەممە 15 سەرماوەست لە ناڕزاتی بە دۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی کۆبوونەوە. کرێکارانی ناڕازی خوازیاری چوونە سەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسانسازی، دابینکردنی ئەمنیەتی پیشەیی و بیمەی دەرمانی، گۆڕینی گرێبەستەکان و چاکسازی لە بواری ژیان و مەعیشەتیان. بەیانیەی ڕێکخراوە کرێکاریەکانی ئێران بۆ پشتیوانی لە کرێکارانی ئیسفەهان. ڕێکخراوە کرێکاریەکانی ئێران ڕۆژی چوارشەممە 15 سەرماوەست لە بەیاننامەیەکدا وێڕای شەرمەزارکردنی سەرکوتگەریەکانی کۆماری ئیسلامی پشتیوانی خۆیان لە کرێکارانی مانگرتووی کارخانەی توانەوەی ئاسنی ئیسفەهان ڕاگەیاند. لە بەشێکی و بەیاننامەیەدا هاتووە ئەبێ بزانین کە یەکڕێزی و یەکگرتوویە کە سەرکەوتنی کرێکارانی مسەوەگەر دەکات. لە یاسای بنەڕەتی وڵاتە مانگرتنی کرێکاران بۆ گەیشتن بە مافەکانیان وەکو دژایەتی لەگەڵ خوددا دەبینرێت. لەم وڵاتە دەوڵەت، پۆلیس، خاوەنکار و دەستگای قەزایی لە یەک ڕیزدا و لە بەرامبەر چینی کرێکار سەنگەربەندیان کردو و شەلاق لە کرێکار ئەدەن و زیندانی دەکەن، بەڵام کرێکاران کۆڵیان نەداوە و بە جەسارەتەوە ڕوبەڕووی زاڵمان وەستاون. ئێمە ڕێز لە بوێریتان دەگرین و پشتیوانی لە خەبات و تێکۆشانتان دەکەین. دانانی دووربینی چاودێریکردنی خەڵک لە مێترۆی مەشهەد. ڕۆژی چوارشەممە 15 سەرماوەست وەحید تەفریحی دەبیری کۆمەڵی ڕۆژنامەی خۆراسان باسی لە دانانی دووربینی چاودێری خەڵک لەلایەن شارەداری مەشهەد لە نێو مێترۆ کردووە. بەوتەیە و ڕۆژنامەوانە هەر کەسێک لەبەر دووربینەکەدا تێدەپەڕێت وێنە و زانیاریە تایبەتەکانی لەسەر مانیتۆر نیشان دەدرێت کە ئەمە پێشێلکردنی ئاشکرای مافی شارۆمەندیە. وتەکانی ڕۆژنامەوانە دەنگدانەوەی زۆری لە نێو کۆمەڵگەدا بە دوای خۆی داهێنا و بەڕێوبەری پەیوەندیەکانی شاری مەشهەد دانی بەو چاودێریە ناو ڕایگەیاند کە ماوەیەکی کورد ئەو سیستمە تاقی دەکرێتەوە بۆ ئەوەی تێرۆریستانی پێبناسێنی. کوژران و برینداربوونی 13 کرێکار لە 2 کارگەی سەنعەتی لە تاران و ئازەرشار. ڕۆژی چوارشەممە 15 سەرماوەست لە 2 ڕووداوی ئاگرکەوتنەوە لە 2 کارگەی سەنعەتی لە تاران و ئازەرشاری تەورێز کرێکاری گیانی لەدەستا و 12 کرێکاری دیکەش بریندار بوون. بە پێی راپۆرتەکان ئاگر لە کارگەیەکی سەنعەتی لە ئازەرشاری تەورێز کەوتوتەوە و بەو هۆیەوە 9 کرێکار تووشی گازگرتووی بوون و ڕەوانەی نەخۆشخانەکراون. لەلایەکی دیکەوە لە شارۆچکەی سەنعەتی نەسیرابادی تاران ئاگر لە کارگەیەکی بەرهەمهێنانی ڕەنگدا کەوتوتەوە و بەو هۆیەوە کرێکاری گیانی لەدەستا و 3 کرێکاری دیکەش بریندار. سەپاندنی سزای 4 ساڵ زیندان بەسەر سپیدە ڕەشنۆ. ڕۆژی چوارشەممە 15 مانگی سەرماوەست دەستگای قەزایی ڕژیم سزای 4 ساڵ زیندانی بەسەر سپیدە ڕەشنۆ چالاکی مەدەنی خەڵکی تاراندا سەپاند. سپیدە ڕەشنۆ لە وەڵامی ئەو حکومەدا ڕایگەیاند کە سەپاندنی سزا بە بیانووی ئاشکرابوونی قەش ئەوەندە گێژانەیە کە کەسێک بە بیانووی ئەوەی دەست و پای هەیە زیندانی بکرێت. شانی باسە کە سپیدە ڕەشنۆ مانگی پوشپەڕی 1401 بە بیانووی تێکەڵچوون لەگەڵ ژنێکی بەسیجی دەست بەسەر و لەژێر ئەشکەنجەدا ناچار بە دام پێدانانی زۆرم لەکرا. راپۆرتی لێبوردنی نێودەوڵەتی سەبارەت بە دەستدرێژی سێکسی بۆ سەر خۆپیشاندەران. ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی ڕۆژی چوارشەممە 15 سەرماوەست لە راپۆرتێکدا ڕایگەیاند دەستدرێژی سێکسی و توندوتیژی چەکی کۆماری ئیسلامی بۆ سەرکوتکردنی ڕاپەڕینی ژن ژیان ئازادی بووە. ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی لە راپۆرتێکی 155 لاپەڕیدا باسی لە دەستدرێژی سێکسی بۆ سەر ژنان، پیاوان و منداڵان لەلایەن هێزەکانی سوپای پاسداران، بەسیج، وەزارەتی ئیتلاعات و ناوەندە جۆراوجۆرەکانی پۆلیس لە کاتی شۆڕشی ژینادا کردووە و چیرۆکی بەشێک لە قوربانیەکانی بڵاو کردوێتەوە.
لەم راپۆرتەدا لێدوانی 45 خۆپیشاندەری تەمەن 12 بۆ 48 ساڵ لە منداڵ ژن و پیا و بڵاو کراوەتەوە و ئاماژە بەوە کراوە کە ئامانجی ڕەژیم لەم تونند و تیژی و ئەشکەنجادانە بێدەنگیکردنی خۆپیشاندەران و ڕووخاندنی دەرونیان بووە. بەپێی ئەم راپۆرتە دەستدرێژی لێدان بەشێک لە ئەشکەنجەکە بووە. هێزەکانی ڕەژیم شەلاق و شۆکی بەرقیان لە خۆپیشاندەران داوە، مادەی هۆشبەریان پێداون، دەست بەسەریان کردوون و برسی و تونیان ڕاگرتون. و دوا هەوڵمان سەبارەتە بە خۆپیشاندانی پزیشکان و پەرستاران لە ئیتالیا. ڕۆژی سێشەممە 14 مانگی سەرماوەست پزیشکان و پەرستارانی ئیتالیایی بە کۆبوونەوە لە شاری ڕۆم لە ئاستۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی ناڕزایەتیان نیشاندا. گەڕای بارینی بارانێکی زۆر لە شاری ڕۆمی ئیتالیا ڕۆژی سێشەممە سەدان پزیشک و پەرستاری نەخۆشخانەکانی ئیتالیا لە کۆبوونەوەیەکی ناڕزایەتیدا خوازیاری گۆڕانی دۆخی پیشەیی، نوێکردنەوەی قەرارداد و بردنەسەرەوەی ئاستی هەقدەست و مەزایە بوون. ناڕازیان هەروەها داوایان لە دەوڵەت کرد کە لە سەرچاوەکانی سندوقی بیمەی دەرمانی سەرمایه‌گوزاری بکات تاکو و تعرفەی تۆمارکراو لە قەراردادەکانیان بڕواتە سەرەوە. کادری دەرمانی ئیتالیا هەروەها خوازیاری هەڵوەشاندنەوەی بڕیاری دەوڵەت بۆ کەمکردنەوەی هەقدەستی کاتی خانەنشینی بوو. بەڵێبینەرانی ئازیز و خۆشەویست گەشتیاڵەکانی سەرلەبانیتان پێشکەشکرد. فەرموو بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵ.